بوو بە 1400 ساڵ لەگەڵ عارەب بووینە یەکماڵ. خێوی قیبلە و کتابێکین، وەک دەڵێن بەرەبابێکین. بەڵام ئەو برای ئیسلامەم، ئەو کاکە نێرە زەلامەم، هەرچی هەم بوو بردی بۆ خۆ، منی کوشت بە هەرزن جۆ. بە فەرموودەی ئەو لە ژینە، هاوبەشین لە شایی و شینە. شین بۆ من و شایی بۆ ئەو، من ئەبێ لەڕبم ئەو قەڵەو. ئەگەر داوای نان و ئاوکەم، ئارەزووی بەرگ و پێڵاوکەم، بڵێم برای هاودینەکەم، هاوڕێکەی لە مێژینەکەم، بە ناشکری ناڵێم برایم، ناچاریان کردم تێکخراین. لە ڕێگەی خوا و قورئانەکەت، خێری دین و ئیمانەکەت، سەد یەکێ لە داهاتەکەم، چۆڕێک شیری وەڵساتەکەم، هەزار یەکێ لە نەوتی خۆم، پێم کەرەمکە بێنان تۆم. با بەس کوێر بم بێ ڕووناکی، با پێت بڵێم کاکی چاکی. ئەڵێ هەی لە دین وەرگەڕاو، کورد و بەرگ و نان و پێڵاو، وە دیارە بوویتە شهوبی، ئەبێ لە ڕێگە دەرچووبی. هەر لە شێخی ئەزهەرەوە، کێ مێزەری بەسەرەوە، مڕ دەکرێن لە گۆشت و پڵاو، پڕ دەکرێن لە پارە و دراو، وەها تیژ دەبن سەر دەکەن، فتوای کافرین دەردەکەن. پاش فتوا لەم کوردستانە، فڕۆکە و بمبابارانە، تۆپ و دەبابە و شەستیرە، خوێنڕشتنی لاو و پیرە، کوشتنی ژن و منداڵە، ژیومان هەر خوێنی ئاڵە. مزگەوتەکەم دەڕووخێنن، قورئانەکەم دەسووتێنن، سەر لە نوێ تاڵانم دەکەن، هەرزن و جۆیەکەش دەبن. ناچارم ئەکەن بێمە دەنگ، پەلامار بەرم بۆ تفەنگ، کە ئەشم تۆڵە بستێنم، وەک پڵنگی چنگ بە خوێنم، دوژمن خۆ ناگرێ لە بەرم، خوێنیان ڕادەماڵێ تەرم. ئەبێتە قیرقیری یابا، یابا کە زانی دەرنابا، ئەم جارەش وەک چەند هەزار جار، قەڵانە شەڕ دەخاتە کار. دیسان مەلا و ئایەت دێنن، لەسەر ئیزگە بۆم دەخوێنن، عەرەب و کورد برای دینن، هەردووک دوعای یەک ئامینن، کەی ڕەوایە ئیسلام کوشتن، حرام کراوە خوێن ڕشتن. منیش بەستە زمان و فەقیر، دیسان لە تەبکە ئەکەم گیر، بە دوو درۆ دەمخافڵێنن، هەتا دەرفەتوە دەستێنن، دیسان ئەو زوڕنا و ئەو پیکە، دیسان هەمان فاک و پیکە. ئەخر ناڵێم جارێک و دوان، تاکەی ببمە مەڕی بێشوان، تاکەی بە درۆ دەستخەڕۆ بم، هەتاکەی هەر ڕەنجە ڕۆبم. بۆچ من بکوژرێم ڕەوایە، تاکەی سەما بەو هەوایە. بۆچ نەبمە خێوی نانی خۆم، بۆ نەخوێنم بە زمانی خۆم، بۆ نەوتی خۆم دەست خۆم نەخەم، بۆ خۆم ڕزگار نەکەم لەخەم. بۆچ ماڵی خۆم دیاری نەبێ، بۆ بەشم یەکجاری نەبێ. من چم هەیە با لە لام بێ، عەرەب بڕوا و هەر ئیسلام بێ. لە خاکم دەرچێ و لە ڕێدا، قەوانە شڕەی خۆی لێدا. ئەو ڕۆژەی چارەی نابینم، خاوەنی ژیان و دینم. تاکەنگێ برسی و لەژێر بم، با تاوێک ئیسلامی تێر بم. ئەگەر کوردیش ببن بە پیاو، وەک گەلانی خودا پێداو، هیچ زیانی بۆ پەز نابێ، قەت لە لای خوا ناحەز